ماوەی چەند ساڵێکە ئەم خوێندنگەیە پرۆسەی خوێندنی تیاڕاگیریا بوو لەبەر خراپی و نەگونجانی بیناکەی. هەر لە ڕۆژی داخستنی دەرگای خوێندنگەکەش هەر یەکێک لە خوێندکارانی ڕوویان کردە خوێندنگەیەکی تر تا درێژە بە پرۆسەی خوێندنەکەیان بدەن. لە ئێستاشدا بە هەوڵ و هیمەتی کەسوکاری خوێندکاران و هاوڵاتیانی گەڕەکی خاک لە ڕاپەڕینی سلێمانی ئەم خوێندنگەیە نۆژەن کراوەتەوە و ئامادەیە تا خوێندکاران و مامۆستایان ڕووی تێبکەنەوە بۆ درێژەدان بە خوێندن. مامۆستا دڵشاد بەڕێوەبەری قوتابخانەکە بوو کە ئێستا لە قوتابخانەی نیشتیمانە لەسەرەوە ئەو بیرۆکەیە بۆ داناین و ئێمەش تەکلیفمان لە باوکان و دایکان و ئەوانە کرد ئەوانش بەدەممانەوە هاتن و پارێکی باشمان کۆ کردەوە و تقریباً بەشی نەکرد بەڵام جهدی هەموو لایەکی تیا بوو. سپاس بۆ خواوە ئێستاوە ئامادەیە بۆ پرۆسەی خوێندن و من زۆر خۆشحاڵەزانم کە دوای 2012 دیسان هاتووە هەمان خوێندنگای کە لە ساڵانی 1994 من بەڕێوەبەری ئەم قوتابخانەی نیشتیمان بووم و بە هەوڵ و هیمەتی دڵسۆزی ئەنجومەنی بەڕێوەبردننی باوکان و دایکان کە قوتابخانەی نیشتیمان قوتابخانەیەکی هاوڕێ مناڵە باوکان توانیان بە کۆمەک و هاوکاری خۆیان پارە کۆ بکەنەوە بتوان ئەم مەکتەبە سەر نەجایەکتر نوێژە بکەنەوە. دەستخۆشی لە هەموو خەڵکی ئەم گەڕەکەکەم کە هەستان بەم ئیشە و بەم پرۆژەیە و کە توانیمان ئەم قوتابخانەیە نۆژەن بکەینەوە بەبێ ئەوەی کە بڵێن ئایا منەت ئەەکەین یاخود زەختمان لەسرە ئێمە بۆ مناڵی خۆمان کردومانە. لە ئێستاشدا زۆربەی کارەکانی ئەم خوێندنگەیە تەواو بووە کە سوکاری خوێندکاران و هاوڵاتیانی ئەم گەڕەکە کە بە شێوەی خۆبەخش زۆربەی کارەکانیان لە ئەستۆ گرتبوو چاوەڕوانی ئەو ڕۆژەن کە منداڵە خوێندکارەکانیان لە پۆلەکانی ئەم خوێندنگەیەدا وانەکانیان بۆ جارێکی تر بخوێندنەوە و کاروانی پەروەردە و خوێندن و زانست بەردەوام بێت. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە ئێستا لە دەستی بنیادنانەوەم هەبوو لەم وەکو خۆبەخش لەگە کۆمەڵی خەڵکی ئێرەیە ئەم خوێندنگایەمان بنیاد نایەوە لە پاش داخستنی چەند ساڵێک خۆم خۆش خوێندکاری ئەم خوێندنگایە بوو. ئێستا خۆم بە خۆشحاڵە زانم کە خۆم دەستی نوێژەنکردنەوە هەبوو لەگەڵ کۆمەڵی خەڵکی ئێرەیە و مناڵەکانی خۆم ئێستا لێرەیە پەروەردە ئەبن. هەستاوین بە نوێژەنکردنەوە و ئەوەرکەمان خستە سەر شانی خۆمان توانیمانەیتر بە پێی توانە بەڵێ ئێستش نوقسانی زۆرە بەڵام هەوڵمانداوە کەوای لێ بکەین بتوانین جارێککرد ناوی بخوێنەوە چونکەم خەڵکانێکی هەژارمانەیە خەڵکانێکی بێ پارۆ بێ مەعاشمانەیە بۆ ئەوەی بتوانن کرێپاسنێن بۆ سەرەوە. من بەگو خۆبەخشێک هەستان بەم کارە ئەم هیوایەتم ئەو ڕۆژێش کە ببینم کە قوتابیت یا بخوێنێ هەستین بە پارەی خۆبەخش و ماڵی هەموو لە گاوا بێوانی کا یارمەتیان دایم خەریکی ئەم کارە بووین. ئەم خوێندنگەیە لە ساڵی 1992 دامەزراوە خوێندن تێیدا بەردەوام بوو تا ساڵی 2012 و ئەو کات نزیکەی 1500 خوێندکار لە یەکی بنەڕەتیەوە تا 12 ئامادەیی تێیاندا دەخوێند. ئەم خوێندنگەیە ماوەی چەند ساڵێک بوو دەرگاکانی بەڕووی خوێندکارانە داخرابوون بەڵام بە هەوڵ و هیمەتی کەسوکاری خوێندکاران و خەڵکی ئەم گەڕەکە ماوەیە کە شانیان داوەتە بەر نۆژەنکردنەوەی ئەم خوێندنگەیە و ئەیانەوێ لە نزیکترین کاتدا خوێندکارەکانیان بگەڕێنەوە ناو ژوورەکانی خوێندنی ئەم خوێندنگەیە و ئیتر لێرە بەدواوە دەست بەوانەوتنەوەی دارا دوو داری دی بکەنەوە کە ماوەی چەند ساڵێکە دارا لەم خوێندنگەیە هیچ دارێکی نەبینیوە بەڵام لێرە بەدواوە دارا مامۆستاکانی ئەبینێتەوە و خوێندکاران ئاشنا ئەکاتەوە بە ئەلفوبێی کوردی. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.